لە ستۆدیۆی 129 هەڵبژارنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە جارێککە لەگەڵتانین بۆ گفتوگۆکردن لەگەڵ چەند کاندیدێکی بەڕێزی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم خولەی پەرلەمانی کوردستان کە باسی کارنامە و گفتوگۆی کارەکانیانەکەین هەم لە ڕابردووە هەم لە داهاتووشدا بۆ نێو پەرلەمانی کوردستان. ئەوانیش بەڕێزان سەرکۆ ئازاد گەڵاڵی کە ئەندامی پێشووی خولی پەرلەمانی کوردستانە کە کاندیدی ژمارە 32 بۆ ئێستا و بەڕێز قادر بیستانی کە بەڕێزیشیان کاندیدی ژمارە 25ن بە خێراتنی هەردوولاتانەکەین. کا قادر خۆت بناسیێنە بە دەنگدەرەکانت ئەمانێ بزانین بۆ چیش دەنگە پێبن. بەڵێ سپاس بۆ ئێوە. سپاس بەخێر. من بۆ خۆم هەر ئەمێ لە چۆنەڵی لە بنەڕەتەوە بێمان خۆشە لە ساڵی 1960 لە گوندی بیستانی قسەر بە خەزای پێنجۆن لەدایک بوو. زۆر باشە. هەموو مەرحەلەکانی خوێندنم لە دیەکەی خۆم و لە پێنجۆن و تا گەشتومەتە بەغا کولێم لێوە تاوا کردووە. ساڵی 82 بووم بە ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان. بێ دابڕان کاری ڕێخستنم کردووە لە زانکۆ و لە ناو شاری سلێمانی و لە بەغا و لە هەموو ئەوانە. زۆر باش. کاتێکیشکا لە کۆلیژم تەواو کرد بە دەرەجێکی زۆر باش ڕاستەوە خۆ ڕۆشتم بۆ لای هێزی پێشمەرگە پەیوەندیم پێوەکردن لە کۆتاییە لە بەتالیۆنی حەوت لە بلەکیە لە بانا وەستامەوە واتە پێشمەرگەی دێرین لەوێ بووم تا ڕاپەڕینی ساڵی 91. لە ساڵی 91 کاتینەوە بەشداری شەڕەکانی ڕزگارکردنی هەرێمی کوردستانمان کرد لەوانە کەرکووک و شوێنی تر و ئەوەی بە پێی توانە لە نێو ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی بەڵێ کوردستان. بڵێ من بۆ خۆم بە هیچ شێوەیەک لە یەکێتی لام نەداوە هەر هاتووم و ئێرانیڵە یەک دەندا هەر گشتی و لەگەڵ خەتی جەنابی مام جەلالیش بووم. زۆر باش. ساڵی 82 کە پەیوەندیم کرد و دوای هاتینەوە 91 ئەوانە بۆ ڕاپەڕین لە ئۆرگانەکانی یەکێتیان لە ئەندامکردەوە دەستم پێ کرد بە هەموو ئۆرگانەکان ئەندام کۆمیتە و تا گەشتینەوەی ببمە مەسئولی کۆمیتەی پێنجێن دووجار و شلێر و هەڵەبجەی تازە و عربەت و دواتر ئەنجومەنی ناوەند و دواتر ئەفو پێشەوە بوومە کارگەڕی مەڵبەند لە مەڵبەندی شارەزور کە بارگاکەی لە هەڵەبجەی شەیدەوە. بەشداری هەموو ئەو شەڕانەی کە لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتە شەڕەکان وا بوو دیفاع بوو لە چوارچێوەی هەرێمی کوردستان چوارچێوەی یاسایی هەرێمی کوردستان کە ئەوان ئەیانویستێکی بدەن. بەشداریمان کردووە شەڕی ئەوان جوندی ئیسلام دوایی ئەنساری ئیسلام هەموو لەو دەواممان لەوێ بووە. من بۆ خۆم لە شەڕەکانی تریشا لە پێنجوێن کە بەرگریمان کردووە ئەو کاتە لایەنە بە پشتیوانی وڵاتێکی دراوسێ هێرشیان بۆ کردین. هاوڕێیەکم بە ناوی شەید غەریب هاربڕی بەیەکەوە بووین لە دەستەی هجووم بووین دوایی وەستاین ئەربیجێک لێی داین 5 پێشمەرگە بووین. ئەوی شەهید کرد و ئەمەندەی ڕۆی گۆشت و خوێنی بەرمن کە و برایەکم پێشمەرگەیەکی ترمان بریندار بوون. ڕۆحیان شاد بێت. ڕۆحیان شاد بێت. مەبەستمەوەیە قادر بۆ بێ بە ئەندام پەرلەمان و ژماری کاندیدەکە و چەنە بۆیە ژماری هەم دەنگدەرەکانت بیزانن و هەم هاوڵاتیان. من تۆزێتریش قسە بکەم ژماری کاندیدەکەم 25 من پاشەوەی لە کۆنگرێسێ بوومە ئەندامی ئەنجومەنی ناوەندی لەوێ بەردەوام بووم هەتا ساڵی 2020 کە لە کۆنگرەی 4 ئەنجومەنی ناوەند نەما بەشداریم لە هەموو ئەو کار و شتانەی کە لە پەرلەمان بکو سیفەتی پەرلەمانتاری حیزبیمان هەبووە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە هەموو مارسانم کردووە. دواتر من چوون خوێندنم تەواو کردووە لە تاران ماستەرم هێناوە بڕوانامی ماستەر لە زمان و ئەدەبیاتی فارسیە دیارم بە کالۆرەسەکەشم هەر ئەوە بووە. خاوەنی 7 کتێبم لەوانە 4 نووسین سیانی وەرگێڕان لە بوارەکانی مێژووی و سیاسی و ئەدەبیدا ئەوانم کردووە کاشمێ بماندام پەرلەمانەمێ ئەو وەزعی کە هەیە لە هەرێمی کوردستان ئەو دەسەڵاتی دیکتاتۆری کە هەیە یەک تاگڕەویە هەیە خۆسەپێنە بتوانین لە ڕێی پەرلەمانە لە ڕێی یاساوە لەوێ ئەوە یەکلا بکەینەوە بیبکەین بە دەسەڵاتێکی گشتگیر بۆ هەموو خەڵکی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە هێزێکی خزمەتگوزارە بتوانین ئەو نمونەی پێشووی حکوومەتی هەرێمی کە هەمان بووە لە ساڵانی پێشوە 7 ساڵەکە بەدەست ئێمەوە نییە پێشتر ئێمە توانی بوومان سلفەی عقار سلفەی زەواج سلفەی قەرزی بچوو گەورە ئەوانە هەموو بدرێ ئەو خزمەتگوزاریە بگەڕێنینەوە بۆ خەڵکی کوردستان دویش داواکەین ئەمەوێ ئەوەش بکەین هەموو ساڵێک بودجە بێتە ناو پەرلەمان بودجەی هەرێمی کوردستان پەسەند بکرێ بۆ ئەوەی شەفافیەت و هەموو ئەو خزمەتگوزاریانە بە یەکسانی
لە ناوچەکانی هەرێمی کوردستان و لە شارەکانە وڵا من ئەمەوێت بەوردی دواتر هەندێک قسە لەسەر کار و چالەکیەکان و بەرنامەی تۆ بۆ نێو پەرلەمان بکەین بزانین ئەتەوێت چی بکەی هەم لە بواری فەرەنگی و ڕۆشنبیریە و هەم لە بواری خزمەتکردن بە پێشمەرگاوە چەند بابەتێکە خۆ و قاڵ بوویتەوەتیایە بەڵام ئەمەیە کاتی کاکە سەرکۆش نەکوژین کاک سەرکۆی ئازاد گەڵاڵی ژمارە 32 تۆ ئەندامی پەرلەمان بووی پێشتر ئێستا بۆچی ئەتەوێ بچیتەوە پەرلەمان چی نەکراوە پێشتر ئەتەوێ ئێستا تەواوی کەیت خۆشێ قەیچێکە تعریفێکی خۆشە هەر بکەی بۆ دەنگدەرانە ژمارەیەکی زۆر دەنگدەری نوێ لە ئێستادا هەیە ئەیانوێ سەرکۆی ئازاد گەڵاڵی بناسن و بە تەواوەتی خۆتیان پێ بناسیێن ڕۆحەکە من سەرکۆی ئازاد گەڵاڵی کاندیدی ژمارە 32 یەکێتی نیشتیمانی کوردستان لە دایکبووی ساڵی 1986م لە شارە زور ئەو کاتی کە لە دایک بووم باوکم پێشمەرگە بوو فەرماندەی کەرتی چواری تیوی 15 ئەورامان بوو و دواتر لە ماوەکانی ئەوەی کە ژیانی پەیوەستە بەخۆمەوە خاوەنی دوو بە کالۆرسم لە زانستی سەربازی و زانستی یاسا و ڕامیاری و ئێستاش خاوەنی ماستەرم لە یاسای گشتی و 12 ساڵ کاری پێشمەرگایەتیم کردووە و لە هێزەکانی ناوخۆ لە پێشمەرگە و مەسئولی فەرماندەی هێزە ڕەشەکەی مەکتەبی سیاسیەکێتی نیشتیمانی کوردستان بووم ئەوەی کە بەشداری شەڕەکانم کردووە لە کاتی هاتنی ئەو کاتێک کە قەیرانی دارایی هات و لەگەڵیشدا داعش هات بۆ داگیرکردنی خاکی پیرۆزی هەرێمی کوردستان من ئەو کاتە وە بەشداریم کردایە یا خوێندی ماسەرەکەم تاوا کردای بەڵام بەهۆی ئەوەی کە لە شەڕا بوون ئەوم ئیلغا کردو لە کاتێکی کا دواتر سوپاس بەخواتوانیم ماستەر بێنم لە کاتی شەڕی داعشا بەبێ ئەوەی یەکێک لە ڕۆژەکان یەکێک لە کاتەکان دانەبراون و لە ناو قوڕ و چەوپا و کێشە و گیر و گرفتەکانی هێزی پێشمەرگا بووم و لەگەڵ برا پێشمەرگە و ئەوانەی کە لە ناو هێزەکانی ناوخۆ بە تایبەتی بەرگری و پیاکەوتنە لە ناویان نبوون بەشداری شەڕەکانی جەلەولام کردووە و ئازادکردنەوەی مەخمور ئەو کاتە لەگەڵ دژە تیرۆرە و بەشداری ئازادکردنەوەی جەلەولام کردووە و دواتریش ئازادکردنەوەی کوباشی و شەڕی یەنگیجە و قەریە سەلام و کوبراکەیشیان پێوتەگەر ئەو فەرماندەکان و پێشمەرگەکان ئەزانن ئەو کاتە چ دۆخێکی سەخت و نالەبار بوو لە دوای ئەوەی کە لە ناو هێزی پێشمەرگا توانیم بە شێوازێک لە شێوازەکان وەکو لە سەنگەرەکان بم لە سەنگەری پێشمەرگا بم و هەموو خەم و کێشە و گیر و گرفتەکان و ناسۆرەکانی هێزی پێشمەرگەم لەبەر بوو لەگەڵیان نابووم دا نەبڕابووم لەگەڵیانە لە سەنگەری پێشمەرگەوە دواتر سوپاس بۆخوا لە ڕێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان و دەنگدەران یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە توانیمان ببین بە متمانی ئەومان پێدرا کە ئەندامی پەرلەمانی کوردستان سەنگەری بەرگری لە هێزی پێشمەرگە و خاکی پیرۆزی کوردستانمان گواستەوە بۆ ناو سەنگەری هۆڵی پەرلەمان و دواتریش لە پەرلەمانی کوردستانە ئەندامی لیژنەی دارایی بووم و بڕیاردەری لیژنەی سامانە سروشتەکان بووم بەدەر لەمەش بەشێکی تری ژیانم ئەوەیە کە من کاری ڕۆژنامەوانیم کردووە 5 ساڵ جێگری سەرنووسەری ڕۆژنامەی گەشە پێدان بووم و لە بوارە جیاجیاکانە وەکو چالاکوانێکی کۆمەڵگای مەدەنی کارم کردو بە تایبەتی ئەو کاتانەی کە کۆبانی لە وەزعێکی نالەبارە بوون ئەوە بوون کە ئێمە سەرپەرشتیاری خۆپیشاندانەکانمانە کرد لە شاری سلێمانی ئەوەی کە تریشە بێنێتەوە ئێستا کاندیدی ژمارە ئێستا دوای 32 ساڵ لە حکومڕانی تاکڕەوی و تاکڕەوی و خۆسەپێنی پارتی و دوایەوەی کە 32 ملیار دیناریان قەرزاری ئەم وڵاتە کردووە سەرکۆش کاندیدی ژمارە 32. زۆر باش کاتە 32کانە بۆ کۆ کردەوە زۆر باشە کاکە سەرکۆ چی نەکراوە لە ماوەی ئەم چەند ساڵەی پەرلەمانتاری تا بۆچی ئەتەوێت جاریشکە ببیتەوە بە پەرلەمانتار ئەو چانسە بنەوە بە تۆ هاوڵاتیان و دەنگدەرەکانە جاریشکە دەنگە پێبنەوە چی نەکراوە لە ماوەی ئەم 4 ساڵەی ڕابردووی پەرلەمانتاری تا ئەتەوێت بیکەی من لە حقیقەتە لە ماوەکانی ڕابردووە ئێمە کە نوێنەرایەتی خەڵکی کوردستانمان کردووە باوەڕمان بەوە هەبووە کە ئێمە من قسەیەکم هەیە دایم ئێڵێمەوە لە سەردەمی ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی لە 49 ساڵی خەباتی بێوچان یەکێتیە 5 کۆنگرەی کردووە لە سەردەمی پەرلەمانی ئێمە قیادەی 3
کۆنگرەمان بینیوە ئەو کاتێ جەنابی مام جەلال نەخۆش کرد دواتر وەفاتی کرد ئیکیان جێگری سکرتێری گشتیەکان کاک بەڕێز دکتۆر بەرەم ساڵح بوو کاک کۆسرەت خۆزانی دۆخی بەو شێوازە بوو کە لە پێناو خاکی کوردستانە هەموو ژیان و جەستەی خۆی بەخشیوە لە پێناو کوردستان و دواتری شێکێتی نیشتیمانی کوردستان دواتر مەکتەبی سیاسی دەستەی کارگەڕیە بوو دواتر خولی ئەمەی چوارەم هەبوو کۆنگرەی چوارە بوو دواتر کۆنگرەی پێنج من لەو بوارەی کە بۆ خۆم دیاریم کرد لە ڕووی حیزبەکەەوە یەک بابەتێک هەیە لە هەموو هاوڵاتیان یا کادران و هەواڵانی ئێمە باسیەکەن ڕێبازی مام جەلال ڕێبازی مام جەلال لای من دروشم و هەندێک گوتنەوەی نەشیت و ئەمانە نییە جەنابی مام جەلال بوو هەموو بوارە جیاکانی ژیان ڕێگایەکیە نەخشە ڕێگایەکیە کە ئەڵێن ڕێباز ئەبێ نەخشە ڕێگایەکیە بێ لەو بوارانە بواری ژنان هەیەی بۆ گەنجان هەیەی بۆ لاوان هەیەی بۆ کچان هەیەی بۆ کاری حیزبی هەیەی بۆ کاری ڕێکخراوەکانی بۆ منە کۆمەلگای مەدەنی هەیەی بۆ کاری پەرلەمانیەتی بۆ کاری حکومی هەیەی بۆ کاری پەرلەمانی یەک نەسی هەیە کە من کردمە ئامانجێکی باڵا لە ژیانی کاری پەرلەمانی خۆما ئەوەی شەیڵێ نائیبەکان نابێ قاز بن نائیبەکان نابێ قاز بن هەرچێکیان پێوت بڵێن قێق بەڵکووە بێت داپۆیی کارێکی سەرسەختی مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بن زۆر باش لەم چوارچێوەیە کارم کردووە لەم چوارچێوە لەو نەخشە ڕێگای جەنابی مام جەلالی ئەو ڕێبازی جەنابی مام جەلال کارم کردووە لەم چوارچێوەیە چی و نەکردووە تێ ئەم جارە بیکەیت بە بڕای ئێمە زۆر شتماوە نەکرێت لە پەرلەمانی کوردستانە ئێمە بەهۆی ئەو زۆرینە مزەیەفەی پارتی دیموکراتی کوردستان لە ساڵی 2013 بە تایبەت لە 10 ساڵی ڕابردووە دەستی بەسەر هەموو دامەزراوە فەرمیەکان هێرێمی کوردستان ناگرتووە دەستی بەسەر دامەزراوەی یاسادانا ناگرتبوو دەستی بەسەر دامەزراوەی دادوەریا گرتبوو دەستی بەسەر دامەزراوەی دەسەڵاتی جێبەجێکردن ناکردبوو کە هەم سەرۆکایەتی هەرێم هەم سەرۆکایەتی حکوومەت پەیوەست بەوەی کە خۆ دەزانیت دەسەڵاتی هەڵبژاردنیشی قۆڕ کردبوو کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و لەو ماوەیەشدا دوو هەڵبژاردننی کردبوو کامە پارتی بە تەواوەتی قۆرخی کردبوو یەکیانەوە بوو ڕیفراندۆمی کرد کە بووەوەی فرۆشتنی لە 151 خاکی پیرۆزی کوردستان و هەڵبژاردننی ساڵی 2010شی کرد کە یاساکەیان هەموار کردو پێشووتر لە ساڵی 2014 ئەوە بوو کە کورسی پێکهاتەکان 11 بوو ئەم کورسی پێکاتانە بووە بوو کە شوشەیەک بەدەست پارتی دیموکراتی کوردستان و بەکارهێنا دژی بەرژەوەندی باڵەکان هەرێمی کوردستان و دژی بەکارهێنا بۆ بەرژەوەندی حیزبی دژی بەرژەوەندی باڵاکان و بۆ کرازانی سیاسی سنوورێک بۆ لە حقیقەتە ئێمە سنوورەکە دانراوە ئێستا ئەمە لە ناو پەرلەمانە 45 بەهۆی ئەوەی کە دەستی بەسەر هەموو ئەم دامەزراوە فەرمیانە وەرگرتە بوو پارتی 45 کورسی مزەیەفی تەزویری هەبوو کە نوێنەراتی خەڵک نەبوون و لەگەڵشدا 11 کورسی هەبوو لە ڕێی پێکهاتەکانەوە کە لە پارتیەکان پارتی تر بوون و هیچ کاتێک لەگەڵ بەرژەوەندیە باڵاکانی خەڵکی کوردستان و پێکهاتەکانیشانە بوو کە ئێمە لە ناو قاعی پەرلەمانە دیفاعمان لە پێکهاتەکانە کرد دیفاعمان لەوا کرد کە ئەمانە نوێنەراتی خۆیان هەبن بەهۆی ئەم زۆرینە مزەیەفەی کە هەی بوو پارتی دیموکراتی کوردستان نەیهێشتووە پەرلەمانی کوردستان خاوەنی پرۆژە یاسایی بودجە بێ لە کاری پەرلەمانیدا سێ ئەرکی سەرەکیمان هەیە یەکیان ئەرکی یاسادانانە بۆ ئەوەی تەنزیمی ژیانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکە و چوارچێوەیەک دابنە چونکە من زۆر باشە کاکسەر کۆ ئەمەوێت بزانم من ڕێو پێم بگەینی وڵا خۆ هەبوو لێرەین بەڵام ئەمێ بزانم بەرنامەی یەکێتی ینی بۆ ئەم بابەتە چییە یەکێتی چۆن سەپۆرتانەکات یەکێتی کارنامەی جیاوازی هەیە بۆ ئەمجارە حکومڕانیە گرێتە دەست ئەمجارە گەشتبینە بەسەرکەوتن ئەمجارە تاکڕەوی نەیەڵێ بەڵام ئەم وەڵامەکەم بە کورتی نامێنە وڵا بە درێژێمەوێ بەڵام ئەمێ دوای پرسیارەکەی کاقادر بیستانی کاقادر ینی بەڕێزیشتان کاتی پێم کاکسەر کۆ حەزەکەم بۆ بکەمە پرسیاریش کە چونکە ئەندامی پێشووی پەرلەمان بوویت و پرسیارم زۆرە بۆ تۆ کاقادر بەڕێستان ئەزمونێکی تازەیە بچنە نێو پەرلەمانی کوردستانەوە بۆچی ئەتانەیە بچن قادر بێستانی ناوێکی ناسراوە ینی ئەتەوێت چی بکەیت هەک بەو چییە لە بواری ڕۆشنبیریە لەو بوارانی کە خۆتیا شارەزایت بەرنامە و کارنامەی تایبەتی خۆت چیە و دواتریش کارنامەی یەکێتەکەت کە ڕای سپاردووی بڕۆی لە پەرلەمانە بکەی سپاس وڵات دیارە
من نمێ شتێکی کاک سەرکۆ تاوکەم تەواوی نەکەیشتی ئەو تەوا نەکەی چون بە لێم لێ نییە تۆ بۆڵێ بۆچی بچی بۆ ئەچی بۆ پەرلەمان دیارە واجبی پەرلەمانتاری سێشتە یەک دەرکردنی یاسا و ڕێسایە بۆ تەنزیم و بۆ ڕێخستنەوەی ژیان و بۆ ئەوەیە دووەم چاودێریکردنی هەموو کاروبارەکانی حکوومەتە بۆ ئەوەی باش بڕوا بڕێوە بتوانانی چاودێریکی وردی بکەیت سێمیش تەستیقکردنی بودجەی ساڵانەیە ئەمە ئەرکار ڕئیسەکەیەتی ئەمە کە ڕئیسەکەی ئەندام پەرلەمانە بەڵام وەکو خۆمان ئێمە من بۆ خۆم لە بواری ڕۆشنبیریە کە خزمەتم کردووە ئەتوانم بڵێم بتوانین لە خەڵک زۆرتر دوورکەوتوەتەوە بەهۆی ئەبوو یەکێک لە هۆکارەکان بەهۆی ئەو تۆڕە کۆمەڵایەتیان و ئەوانە بتوانین خەڵک ئاشت بکەینەوە لەگەڵ خوێندن لەگەڵ نووسین لەگەڵ ئەوانە بۆ ئەوەی خۆ دەزانی داهێنان و ئەوانە هەمووی بۆ ئیبداع و بخوێندنەوە بەوانە ئینەکە ئەو کەسانشی کە ئەخوێندنەوە دایمە کەسی مفەکیر و بەتوانا و باشتر بیرەکەنەوە و بەرهەمی باشتریشیان هەیە بتوانین لەو ڕوانگەیەوە لایەنی ڕۆشنبیری گەشە پێ بدەین ئەمە لایەنێکی تر من بۆ خۆم هەم پێشمەرگەش بوو من 42 ساڵ خەباتم هەبوو لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانە بێدابڕن لە 82 بۆ ئێستا من پێشمەرگەمێکێک لەوانە کە دیفاعکردن لە مافی پێشمەرگە هەر لە پێشمەرگەی دێرین بە پێشمەرگەی ئەوانەی کە ئێستا بەردەوام لە خەباتە ئەمە مافیانێ حقوقیان هەیە دیفاعیان لێ بکەین لە پەرلەمانە دووەمە و هێزانەی ناوخۆبڕاستی پێ وایە کە مافیان خوراوە بۆچی پێ وایە کە هیچیان بۆ نەکراوە ئەگەر کرابێت ناکرێت بڵێت هیچیان بۆ نەکراوە زۆر باشە ئەمەوێت بزانم تو بۆچی هەوڵیان بۆی ئاخۆ جیاکاریەک شک ئەبیت لە نێوان هێزێکی پێشمەرگەی لایەنێکی دیاری کراو لەگەڵ هێزێکی پێشمەرگەی شوێنیشتر بەڵێ جیاکاری هەیە بۆ نمونە ئێستا زۆر نیوامان هەیە فەرماندەی وامان هەیە کە لە سەردەمی شاخە سەرتیب بووە باشە سەرتیب بووە هەموو ڕفیقەکانی ئەگەر فەریق نەبوو بن لیوان فەریقیشن لەوان ئەقدەمتر بووە تا ئێسەر بۆیان کردو بە نایب زابط خانەنشینێکیان بۆ کردووە حەسری لەسەر نایاڵن ئەویش کاک جەمالی هەمووی خواکەرم هەمووتانی ناسن بۆ نمونەوە بەسمە من پێم خۆشە ینی بێ جیاکاری بێ دەنگ و ڕنگ و بێ هیچ شتێک ینی پێم وا بێت هەوڵ بۆ هەموو لایەنەکانە دەنێەوە ئەگەر کەسێک هێزەکانی خۆ غەدری لێکرابێت لەگەڵ یەکێکی خانەقینە لەگەڵ ئەوەی دیفاعی لێکرا ئەوەی دیفاع لەم هەرێمی کوردستانە بکە و پێشتریش دیفاعی کردو خوێنیشی ڕشتووە لە زاخۆ بۆ کفری هەی کوردستانە ئامادەی بێ جیاکاری بێ هیچ ڕنگ و دەنگێکی جیاکاری ینی هەوڵ بۆ هەموو ئەو کەسانە بڵێ ئەوانەی کە خزمەتیان کردو پێشمەرگەی دێرینن ئێستا پێشمەرگەن هەیە مافیان خوراوە فەرقیان نەخرێت لە پلا لە فڵانە لە خزمەت گوزاریە حتا خزمەت گوزاری ناوچەکانیش بۆ خزمەت گوزاری خەڵکی بە شێوەیەکی گشتی فەرقی سلێمانی هەولێرە کرێ فەرقی دادینان و هەما بڵێن هەڵەبجە و هەولێر و بە گەرمیانە کرێ ئەمە فەرقەکان چییە یاد ئەو دەستی خستۆتە بینەقاقای ئەم سنوورە بە ناوی ئەوەی کە بتوانێت لێرە خەڵک تەسلیم بکە یا خەڵک وادار بکە کە بە برسێتی بەوە تەیدی ئەوان بکات بەڵام بە پێچەوانەوە خەڵگەوانە ڕقی باشتردایە ئێمەمانێت ئەو ناعەدالەتیە ئەو خۆ سەپاندنە ئەو بەڕاستی کە ئەوەی ئەوانەیەکەن لە هەرێمی کوردستانە ئەو جیاوازیکاری لە نێوان شارەکانن لە نێوان هێزی پێشمەرگا لە نێوان هەتا پۆلیس و ئاسایش و زۆر جار ئەوەیە جاری وا هەیە بە بیانی شتێکەوە هینێک دروستەکە سیناریۆک دروستەکە تەقینەوەیەک دروستەکە فڵانەکە فیسارەکە یەک سەرکردەیەکی ئەمە بەلای خۆیان لە محکەمەکەی خۆیانە هینی بۆ دەرەکە نایانەوێ جیاکاری بکەن و وایشی کردووە هەتا یەک لیوە ئەو دژە تیرۆر ماوەی چەندێکی زۆر موشەکانی ڕاگرت بوو هەر بۆ ئەوەی عذابی هەستەکەم ینی ئەم خولەی پەرلەمانی کوردستان ینی بە کاکە سەرکۆشەوە ئەوانەی کە خۆیان کاندید کردووە خەڵکێکی تووڕە و پڕن کە زادەی کۆمەلگایەکەن کە نەعەدالەتێکی زۆری تیا بووە لە ئێستا بە دواوە ئەیانەوێت ئەم دەسەڵاتە بگۆڕن خۆسەپێنینە هێڵن ینی ئێوە ئەتانەوێت هەم بۆ ناوچەکەی خۆتان و هەم بۆ هەموو کوردستان ئەم پرەنسیبە پەیڕۆ بکەن کە نەعەدالەتی نەمێنێ جیاوازی نەمێنێ خۆسەپاندن نەمێنێ یعنی بە یەکسانی خزمەت بگەین بە هەموو ناوچەکانەوە بڵێ ئەمانەوێ ئەو جیاکاری کە ئێستا هەیە ئەو قۆڕخکاری کە ئێستا هەیە و خۆسەپاندنی کە ئێستا هەیە ئەو نەعەدالەتی کە ئێستا لە نێوان ناوچەکان بۆ لە هەرێمی کوردستان لە نێوان چین و توێژەکانە بەڵێ ئەمانەوە فەرقی کەس نیە لایەمە من بکەبووینە ئەندام پەرلەمان ئەگەر سەرکەوتن بەدەست ئینشاءڵڵا ئێمە ئەندام پەرلەمانی خەڵکی کوردستانین بێ جیاوازی ئەوەی لەم هەرێما بژی ئێمە نوێنەرایەتی ئەوەکەین
لەو بەی کە هەمانە خزمەتی تیاکەی بەڕاستی فەرقی نییە بۆ ئێمە چونکە میلەت هەر میلەتە تۆ کە شتێکی خزمەت گوزاری بڕیاری لێ دێ یاسایەک دەرەکەی بۆ عامە لە زانخۆوە بۆ کفری سوودی لێبین دێ ئەگەر زەرمەندی ژێ هەر بە پێچەوانەوە یعنی کەواتە فەرقی نییە لا ئێمە ڕاستە ئێمە لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی خۆمان هەڵبژاردووە یەکێتی نیشتیمانی حیزبێکی تێکۆشار خاوەن خەبات خاوەن ئەوە ئەزمموریشمان یە کە پێشتر خزمەت گوزاریمان باشتر گەیاندووە بە خەڵکی کوردستان ئەم جارە ژەمانەوێ بێجیاوازی ئەو خزمەت گوزاریە بگە هەموو لایەک سوودمەند بێ لە کەواتە هەر ئەو بێجیاوازی و ئەو خزمەتکردنەیە کە وا لە دەنگدەرانی تری شارکات ینی هیلایەنەکانی تریش کە دەنگ بە بەڕێستان بدەن و دەنگ بە 129 یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن بۆ ئەوەی کە لەمە دوا بێجیاوازی خزمەت کرێ کاک سەرکۆ ئەگەڕێمە وڵات و ئەگەڕێمە وڵای ئەو بەشەی کە ویستی تەواوی بکەیت کارنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر چڕوپڕەم جارە و یەکێتی زۆر گەشتبینە ئەم جارە ئەوێت دەسەڵاتێکی خۆسە پێیان بگۆڕێ لە قسەکانی خۆتەوە دەست پێکە دوای ئەوە ئەمەوێت بزانم کارنامەی حیزبەکەتان چییە بۆ ئەم جارە یەکێتی ئەم گڕوتی نەزۆرە چییە کە هەیەی ئێوێ ئەو دەسەڵاتە بگۆڕێ لە حقیقەتە سواز بۆ جەنابێت من باسیەوەم کرد کە کاری پەرلەمانی سێ بواری جیاواز سێ کۆڵەکەی ئەساسی یەکەم یاسادانانە دووهەم ئەوەی کە پرۆژە یاسای بودجە لە حکوومەتەوە ئێنرێتە پەرلەمان بکرێتە یاسا و دەربچێنرێن و لە ڕێگەی ئەمەوە چاودێریکردن فعالە بێت چاودێریکردنی کاری پەرلەمانی ئەگەر یاسای بودجە نەبێت بە هیچ شێوەیەک چاودێریکی باش نابێت ینی چاوێک و چاوێکی باش نابێت بۆ سەر هەموو پنتەکان لێرەوە ئێمە توانین چی بکەین لە ڕێگەی یاسای بودجەوە پارتی دیموکراتی کوردستان کە لە ساڵی 2013 لە ساڵی 2009 بۆ 2011 یەکێتی حکومڕانی بەدەستەوە بووە 2 ساڵ یعنی کاڵێن هاوسەنگی هێزەگەڕێنەوە حکومڕانی ڕاستەکە ڕێڕەوەکەی چاکەکەینەوە 2 خاڵە ئێمە لە ساڵی 2009 ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە 29 ئەوان 30 کورسیان هەبووە حکوومەت لای ئێمە بوو لەو 2 ساڵی حکومڕانی یەکێتی نیشتیمانی کوردستانە یاسای بودجە هەبووە خەڵک پارەی هەبووە لە قەرزی بچووک هەبووە عقارات هەبووە هەرچی سوفێ عقار هەیە بووە حکوومەت و هەموو بێ جیاوازی ئەوەی کە جەناو باسیەکەی تواناسازی هەبووە بۆ حسکە بووە بۆ شوعی هەبووە بۆ ئیسلامیەکان هەبووە بۆ پارتی هەبووە کە ئەجندای کاری یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و ئەساسیاتەکەش بووە هاتووەتە بەردەم پەرلەمان یعنی لە خازعی دەسەڵاتی یاسادانانی کە نوێنەراتی خەڵکەکە ئێمە کۆتایی لە ڕێگەی یاسای بودجەوە کۆتایی بە چی هێنین بەوەی کە ئەو نەعەدالەتەی کاکرێ بەرامبەر ناوچەکان جادەیەک بۆ ئەو بە شێوازێکە بێ ئۆتوبان بێ بۆ هاوڵاتیانی ئێمە ڕێگەی مەرگ بێ کە ئێمە کاکە سەرکۆبا ئەمە ژڕونکەین و یعنی بەڕاستی تۆ ئەندامی پەرلەمان بووی بۆچی پێشتر لە ماوەی 4-5 ساڵی پێشوە ئەم یاسایە نەهێنرایەوە ئەمە یەکێکە لەو کێشانەی من بۆ خۆم چی ڕێگر بوو ڕێگریەکە زۆری نەیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو وەرزێکی دەستپێکی وەرزێکی یاسادانان کە دەست پێکراوەتەوە جاخولی بارە بێ یا پاییزە بێ لە ئەجندای سەرۆکی فراکسیۆنەکەمان ئەمەی کردو کە داوای کردووە یاسای بودجە بێنێ و لەگەڵ ئەوەیشدا هەتاکو ئێستا بە پێی نووسراوی فەرمی فراکسیۆنەکەی مە 46 جار داوامان کردو یاسای بودجە بێتە پەرلەمانەوە دانیشتوینە کاتیان تایم تیبڵیان داناوە بۆ یاسای بودجە هەموو شتێکمان حاضر کردو دوایی پەشیمان بوون ئێمە کار بە زۆرینەوە ئەزانی بۆچی ئەمە ئەگەر خەڵکی کوردستان دەنگ بات بە پارتی بەم شێوازار بێ نایڵێت 2013ەوە یاسای بودجە بێ بۆچی بۆ ئەوەی تەقدیسی ئەم سەرۆکی حکوومەتە بکرێ بۆ ئەوەی ئەم سەرۆکی حکوومەتە ئاوای یاری بە چارەنووسی مامەسای وانەوە بێژەوە بکە کە 5 ساڵە دەردەسەرن بە فەرمانبەرانی گرێبەستەوە بکە کە ئەم پەیوەسە بێ برای شیرینم ئێمە کە یاسای بودجە بێت دەرەکەی بە پیخ نفوس ئایا شارە زوریەک و گەرمیانیەک چەندێکی لە وەزارەتی ناوخوا بۆ دامەزێت یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگێکی زۆرێنێ ئەم جارە زمانێک هەیە ئێوەش کاری زۆرینەوە کەمینە نەکەن یەکێتی نیشتیمانی کوردستان ئەجندایەکی ڕوونیە کۆتایی بە لە سەردەمی پارتیەکی بەهێزا کە حکوومەتی بەدەستەوە بۆ دەسەڵاتیە بۆ چی بووە تو ئێمە چیە گۆڕین کۆتایی بە چی هێنین لە سەردەمی پارتیەکی بەهێزا یاسای بودجە ناتوتە پەرلەمانەوە لە سەردەمی پارتیەکی بەهێزا دەوڵەتانی داگیرکەر هەموو دارستانەکان یە وڵاتیان داگیر کردووە بڕی بڕیوانەوە ئەی بنە دەرەوە بەڵە سووتانویانە لە سەردەمی پارتیەکی بەهێزا
کە پارتیەکی بەهێز لە بینی کەوانایمە بەسمان مزەیەفە تەزویرەکەیەتی یەک شتێک نییە ناخۆی بەهێز نەبووە بەڵام دەستی بەسەر دامەزراوەکانە کردووە لە سەردەمی پارتیەکی بەهێزا قەیرانی دارایی هاتووە لە سەردەمێکە کە پارتی زۆری نەبووە خەڵکی کوردستان تووشی چی بووە تووشی لێبڕینی موچە دواکەوتنی موچە پاشەکەوتنی موچە خۆ گونجاندنی موچە کامەیەکێک بوو لە ئەم شتانە ئەم سەرۆکی حکوومەتە و پێشووتریش کە لای پارتی بووە بە شێوازێک بووە کە بەس گیرفان وسکی خەڵکی کوردستانیان لە دەستدانی لەسا پەنجای خاکی کۆتایی بەچێنین کۆتایی بۆ زیندانایەنین کە لە هەولێر و لە دووەکە هەیە خەڵکێک لەسەر کۆمنت خەڵکێک کە باوەڕی بەوە هەیە بتوانێت کاری ئازادی ڕادەربڕین هەبێ ئەو نەفەسە ئازادی ڕەهایی کە لە سلێمانیە هەیە قسە بە سەرۆکی یەکێتی بدرێ بە کادرەکانی بکرێ ڕەخنەی جدی بگیرێت پارێزراوە ئەی پارێزن و بە شێوازێک لە شێوازەکان هەموو پنتەکانی بۆ ئامادەکراوە ئەم نەفەسا بینەوە بۆ هەولێر و بۆ دووەک پارتی ئەوەی کە مەلەفی نەوتی گرتە دەست کاکە هەرێم حکوومەتێکی هەرێمی چەندە سەڵاتێکی زۆر حەسری هەیە وەزارەتی ناوخۆ لای پارتی بوو دەستی بەسەر وەزارەتی ناوخۆ کردووە وەزارەتی ناوخۆی لێسەنیدەوە کە بووەتە مۆڵگەیەکی پاراستن بۆ زیندانیکردن و بە پێی ڕێنمایەکان بۆ کۆت و بەندکردنی هەموو هاوڵاتیان هەرێمی کوردستان وەزارەتی سامانە سروشتیەکان کە بووە هۆی ئەوەی کە بۆری نەوتی هەرێمی کوردستانیان بە کارگروپی خۆیان خۆش ئەمانەی کە من ئێڵێم لێرە لە بەردەم سەرۆکی حکوومەتان لەناو سەری ڕەشا پێی وتووە لەناو قاعی پەرلەمانە پێی زۆر باشە هەل لەبەر ئەمەشە ئێمە نەمانتوانێت هەل لەبەر ئەمەشە ژمارەیەکی زۆر دەنگدەر ئەم جارە یانەوێت دەنگ بن بە یەکێتی نیشتیمانی کوردستان وڵا کاکە سەرکۆ ئەمەوێت کاتەکە بەڕاستی بەشکەم مافی کاک قادری سێیکە هیچ ناکەم بەڕاستی کاتەکە ماشەڵڵا ئەو نییە هەکبەتان زۆر پڕە هەکبەتان زۆر پڕە تاڵانی دزی و چەتەیی پارتیە ئەوەی کە لە ئیبراهیم خەلیل پارتی دموکراتی کوردستانی کات دوو گیرفانێکیان دۆلارە بۆ ماڵباتی بەرزانە گیرفانێکیان بۆ حکوومەتە کە وەسلەکە خۆیانە نووسنی ئەمە کە لەوێ هەر بۆ گڕوتینەوە پەیامی خۆ بگێنە بە دەنگدەرانە دۆ ژمارەکەی خۆشە دووبارەکەرەوە بۆ نمونە مەرزی سمێلکە ئێمە چوونە بۆیە شخصێکی حیزبی بەڕێی بردم من داوا لە کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەم تکایان لێکم بۆ ئەوەی خەڵکی کوردستان بۆ ئەوەی خەڵکی کوردستان لەم میحنەتە لەم پەڵە ڕەشەی کە بەسەر حکومڕانی و ئاسمانی خەڵکی کوردستانەوە هەیە بۆ ئەوەی یەکێک هاتووتە پێشەوە یەکێتیەک ئێمە یەکەم جار لە ماوەی ئەم سێ ساڵان ماڵی خۆمانمان یەکێتیەکەمان ڕاست کردوێتەوە یەکێتیەک کە پرۆپارتیتیانە کە یەکێتیەک کە سەرانەسیێنیتیانی یەکێتیەک کە بۆ خزمەتی خەڵکی کوردستان دانراوە کەسێکە هاتووە بەرەو ڕووی پارتی وەساوە قورگی گرتوواڵە بێدەنگ تەکەین لە بەخا شکێنراوە لە کەرکووک شکێنراوە لە مووسڵ و لە شنگال و لە مەخلوم شکێنراوە بۆیە داواکەین بۆی بتوانین زۆرترین دەنگ بێن داواتان لەکەین دەنگ بدەن بە ژمارەی لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرکردایەتی و ڕابەرایەتی پاف و جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەس ئەوەی ئەیڵێ جێبەجێیەکە دڵنیابن کۆتایی بە حکوومەتی خۆسەپێنی پارتی و ماڵباتێنێ و بە شێوازێکە بێ حکوومەتێکە بێ بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانە بێت سەرکۆ ئازاد گەڵای ژمارە 32 کا قادرجان دواپرسیاری خۆمەدا ڕاستاکەم و پەیامی کۆتایی خۆشە بە دەنگدەرەکانە بگەێنە لە بواری ڕۆشنبیریە زۆر فراوانە کە ئیش بکرێت بواری ڕۆشنبیری چۆنە بیتە ناو پەرلەمانەوە خاوەنی چەند کتێبێکیت قادر بیستانی خەڵکیی وەک نەبێ بە وەسف ینی چەند جارێک گوتم کەسێکی ناسراوی ئەتەوێت چی بکەی بە پرۆژە یاسایەکە وەکو کاکە سەرکۆ بیبێتە نەو پەرلەمانەوە و شەڕی لەسەر بکەن دواتریش دوا پەیامی خۆتمان من دیارە هەر جوابیەوەی ڕۆشنبیرەکە دێ پێم خۆشە بێ من پرۆژە یاسای ئێمە ئەوەیە بتوانین وا بکەین لە ڕووی فەرهەنگی و ڕۆشنبیریەوە بتوانین لە هەموو بوارەکانی مێژووی و ئەدەبی و سیاسی و هەموو ئەو شتانێک کە هەیە پەرەی پێ بدەین بتوانین لە کاریگەریمان لەسەر وەزارەتی پەروەردە بۆ مێژووی میلەتەکەمان حتا با بزانین لەوەشا بڕۆ سەیری ئەو کتێبانەی نووسراوەتەوە لەسەر مێژووی میلەتی کورد فەرق لە بینی سەرکردە و بنەماڵەیەک و خەڵکی تر و شتێکی تریش کراوە ئەوانە شتێکی زۆر جیاوازی کارێ دیسان ئەویشەلەوە بتوانین ئێمە بەڕاستی وا بکەین خەڵک ڕوو بکاتەوە دیسانەوە خوێندن و خوێندنەوە نووسین پەروەردەکردن وەزارەتی پەروەردە لە وەزارەتی خوێندنی باڵا ئەمانە هەمووی ئێمە نوقسانی تابینین لە وڵوانە بتوانین ئەمە بەرەو پێش بین و خزمەتێکی باشتری بە هەموو چینەکان بکەین بە هیوای سەرکەوتن قادر بیستانی ژمارە 25 پامی منیش قادربیستانی ژمارە 25م پامم ئەوەیە لە داوا لە کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەم داوا لە هەموو چین و توێژەکانەکەم
لە پێشمەرگە دێرینەکان لە پێشمەرگەکانی ئێستا دەوامەکەن لە پۆلیس لە ئاسایش لە هەموو چین و توێژەکان لە لاوان لە ژنان لە گەنجان لە هەمووان کا دەنگ بدەن بە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارە 129 بۆ ئەوەی ئەو جیاوازی کاریەی کە هەبووە نەیهێڵین ئەو خۆسەپێنەی هەبووە نەیهێڵین لای خەڵکیش معلومە کەسی تر ناتوانێت بەرامبەر بە پارتی بوەستێت پێی بڵێ ستۆپ لەبەرەوەی تەجروبەمان کرد ئەو ئۆپۆزیسیۆنانەی پێشتر بوون تاقیکرانەوە نانتوانی تاکە هێزێک کە ئێستا توانای هەیە پێی بڵێ ستۆپ بڵێ ئەوە ئیتر ئێمە کۆتایی بەم هەموو ئەو شتانە هێنین ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەموو لایەنێکی گەشتونە و قەناعەتەی کە بەتەنیا ئەم ئاڵ و گۆڕانکاریە لە لایانی خراپەوە بۆ لایانی باشە بە یەکێتی نیشتیمانی کوردستانە کرێ و زۆر باشە سەرکەوتوو بن سوپاس ئینشاءالله سپاس بۆ هەریەکە لە برانی بەڕێزم سەرکۆ ئازاد گەڵاڵی و قادر ویستانی کە ئامادەبوون لێرە سپاس بۆ بینەرانی کورسانی ویسکە تا ئێستا لەگەڵمانە بوون تا بەرنامەیەکە و دواندنی چەند کاندیدێکە خواتان لەگەڵ بێت.